خۆشەویستان سڵاو لە بەش یەکەمی ئەم بە دوواداچوونەماندا ئاماژەمان بە چێتی و ماهیەتی هێز و گروپە ئیسلامیەکان کرد و هاوکاتیش تیشکمان خستە سەر هەوڵی جددیان لە پێناو بە ئایدۆلۆژیکردنی ئاینی ئیسلام و کردنی بە پردێک بۆ گەیشتن بە ئامانجە سیاسی و ئایدۆلۆژیەکانیان ئەمە وێڕای هەوڵی بەردەوامیان لە پێناو ناشرینکردنی گوتار و کاراکتەری عالمانی و دیموکراسی پێشکەوت و خواز لە بەرچاوی خەڵک و کۆمەڵگەدا. ئەوەی تا ئێستا ڕوون و ئاشکراوەیە کە هێزە ئیسلامیەکان وێرای تێڕەوانی جیاوازی نێوان خۆیان بەڵام هاوکات کۆکن لەسەر تێگەیشتنیان بۆ خودی چەمکی دیموکراسی و کردنی بە ئامرازێک بۆ گەیشتن بە دەسەڵات و ئامانجە سیاسیەکانن. بۆ نمونە لە کاتێکدا ئەوان دیموکراسیەت بە بیدعا و کوفری ڕۆژئاوا دەزانن بەڵام هاوکاتیش بەلایەنەوە ئاساییە لەناو خودی گەمەی دیموکراسیەتدا هەوڵدەن بۆ گەیشتن بە دەسەڵات. پرسیار لێرەدا ئەوەیە ئاخۆ ئیزدیواجیەتی تێڕوانینی ئیسلامیەکان بۆ خودی دیموکراسیەت لە چێوە سەرچاوە دەگرێت؟ بەڕاست ئەوان بەرمەبنای چی و لە پێناوچیدا لە کاتی هەڵبژاردنەکان و نەنێوگەمەی دیموکراسیدا بانگەشە و بۆ بنەماکانی دیموکراسیەت و باوەڕبوون بە دیموکراسیەت دەکەن؟ دوجار دەپرسین ئاخۆ گرنتی هەیە هێزە ئیسلامیەکانی کوردستان لەنێ ئەو مانۆرەدا هەمان ئەزموونی جەزائیر و بالحاز و هاوشێوەکانیان دووبارە نەکەنەوە کاتێک لە ڕێگەی دیموکراسیەتەوە دەگەنە کورسی دەسەڵات دوجار بە خەڵک بڵێن لێرە دیموکراسیەت کۆتایی هات؟ ئەمە بۆ ئەکات ئێستا من تعبیرێکەیە زیاتر فارسەکان بەکارێن پێڵن سوی ئیستیفادە. ئەمە سوی ئیستیفادەیە لە پرەنسیپەکانی دیموکراسیەت. ئیسلامی سیاسیەت ئیستیفادە لە ئازادی بیرروڕاکە، ئیستیفادە لە هەڵبژاردنەکە لە پرەنسیپەکانی هەڵبژاردنەکە بۆ ئەوەی بێتە ناو دەسەڵاتەوە بۆی دەسەڵات بگرێتە دەست. بەڵام ئایا کە خۆی دەسەڵاتی گرتە دەست پێڕەوی دیموکراسی دەکا بە دڵنیاییەوە نە، چونکە لە ئەساسە بڕوای نییە. وەکو خۆشی فەرمووت ئیسلامی سیاسی دیموکراسیەت بە بیدعا زانێ، بە بیدعەیەکی ڕۆژئاواییە زانێ و بە کوفری دانێ و دیموکراسیەت بەبێ عەلمانیەت هیچ مانایەکی نییە. دیموکراسیەت بەبێ ئازادی بیرروڕا هیچ مانایەکی نییە. دیموکراسیەت بەبێ هەڵبژاردن هیچ مانایەکی نییە. ئەوە ئێستا تەماشای وڵاتێکی وەکو ئێران بکە بەناو هەڵبژاردنە، بەڵام ئەوە نەتایجی هەڵبژاردنەکەیە. لە وڵاتانی ترا بڕۆ لە سعودیە تەماشا بکە بەناو هەڵبژاردن هەیە، بەناو پەرلەمان هەیە، بەڵام چۆن پەرلەمانێکە ئللا مەرجعیەتێکی دینی هەیە لە پشتیەوە کابێ ئەخیر جار هەموو قەرارات ئەگەڕێتەوە بۆ مەرجعی دین. لەبەر ئەوەی ئەوانەی کەن هەم لە یەک کاتە هەم نیفاقی سیاسیە و سوئی ئیستیفادەشە لە پرەنسیپەکانی دیموکراسیەت تا ئەو کاتی خۆیان دەسەڵات دەگرنێتە. ئیسلامی سیاسی دێت حەزارەت شارستانێتی ڕۆژئاوایی دەبڕێ، یعنی ئەو دێت دەڵێ لە ڕۆژئاوا بۆ نمونە ئەگەر ڕۆژئاوا بریتی بێ لە 100 ڕستە ئەو ڕستەیەکی هەڵدەبژێرە. جا ئەمە یەکێکە لە مەبدەئە هەڵا و بەردەوامەکانی گوتاری ئیسلامی سیاسی کە مەبدەئێکی پێ دەوترێت ئینتیقائیەت، یعنی هەڵبژاردەی. ئەو دێت بە شێوەیەکی هەڵبژاردەی تەعامل لەگەڵ شارستانێتی ڕۆژئاوایی دەکات. جارێک پێش هەموو شتێک دیموکراسیەت شتێک نییە اختیاری بکەین. دیموکراسیەت تاکە ڕێگاکە دەبێت پێیدا بڕۆین. ئەو ئەگەر قەرار بێ ببینە کۆمەلگایەکی تەندروست و کۆمەلگایەکی ئازاد و کۆمەلگایەکی لیبرال و کۆمەلگاکە تێدا هاوڵاتیان ئاسوودە بن. یعنی کێشەی کۆمەلگای ئێمەمانان بریتی نییە لەوەی کە دیموکراسیەتی اختیار کردووە، بەڵکو بریتی لەوەی کە دیموکراسیەت هێشتا قوڵ نەبووەوە بەناو کۆمەلگایەمەدا. بریتی لەوەی هێشتا دیموکراسیەت نەچەسپیوە بە تەواوی. هێشتا دیموکراسیەت تەنیا بریتی نییە لەوەی هاوڵاتیان ئازادی بە ئازادی بچن لەسەر سندوقەکانی دەنگدان دەنگ بدەن، بەڵکو بەر لەوە بریتە لە وشاریەکی کۆمەڵایەتیش، بریتە لە هەلومەرجێکی ئابووریش، بریتە لە کۆمەڵێک ئاڵوگۆڕی گەورەکە ناو کۆمەلگادا ڕوودا. بۆیە ئیسلامی سیاسی لەم بەشەیاندا ڕاستی فەرمووە کە دەڵێ دیموکراسی داهێنراوێکی یا بیدعەیەکی ڕۆژئاواییە، بەڵام خۆ دیموکراسی بیدعەیەکی ڕۆژئاوایی نیە. زەحمەت نەبێ یەک بیدعا یەک داهێنراوی ترم پێ بڵێ کە خزمەتی مرۆڤاتی بکا ئێستا ڕۆژئاوایی نەبێ. هەر لە دا و دەرمان و عیلاج و چارەسەری نەخۆشیەوە تا دەگاتە چوونە سەرمانگ و دایان وەسایلی تەکنەلۆژی ڕۆژانەکە تا دەگاتە ئەم تەلەڤیزیۆنەی ئێوە کە قسەی تیا دەکەمەوە تا دەگاتە شتەکانی تر. یعنی تۆ قەرار بێ کۆمەلگای ڕۆژهەڵاتی هەموو ئەو شتانی ڕۆژئاوایین تەلاقی بدا و تەجرید بێ و هەرچیشتی ڕۆژئاواییە لە ڕۆژهەڵاتی ئیسلامی تەجریدی بکەینەوە بمبورە، یعنی دەبێت بە حوشتر لە بینی سلێمانی و هاولێرات و چۆکەی. یعنی بۆیە ڕۆژئاوا تەنیا دیموکراسی دانەهێناوە، بەڵام دیموکراسی بە تەنیا شتێک نیە جا بکرێتەوە لە لیبرالیزم، لە عەلمانیەت،
لە ئێرە خەتەرەکە ینی ئیسلامی سیاسی دێت دەیەوێت دموکراسی جاکاتۆ لە شتەکانی تر پێت بڵێ داهێنانی تەکنەلۆژی و زانست و پێشکەوتن لە ڕۆژاوا پەیوەندی بە دموکراسی و بەعلمانێتەوە نیە کە لە کاتێکدا خۆی وانە خۆی دیموکراسی بریتە لەوەی کە ئینسانەکان مەسەن لە ڕووی ئەوە قسە بکەی بتێ لەوەی ئینسانەکان ئازاد بن لە بیرکردنەوە ئازاد بن لە تەفەکوور ئازاد من لە داهێنان لە زانست و لە تەکنەلۆژیا لە دۆزینەوەی ڕێوشوێنی تازە ئەمە بۆ خۆی بنەمایەکی بەهێز بۆ پێشکەوتنی کۆمەڵگا ینی مەبەستم چییە مەبەستم وێ ناکرێ و نەشتوانراوە دەستکەوتە زانستیەکان جا بکرێتەوە لە هەلومەرجی ئابووری و کۆمەڵاتی ئەم کۆمەلگانەوە پرۆسی سیاسی سیاست بە نەتیجە چییە سیاست بریتە لەوەی باشترین شێواز بۆ بەڕێوەبردننی کۆمەلگا کە تیایدا باشترین شێواز بۆ هەموو مەجالەکان بۆ مەجای ئازادی تاکە کەس بۆ مەجای زانست و مەجای تەکنۆلۆژیانی مەفهومی فەردانیت لە خۆر ئاوا کە بەردی بناغی لیبرالیزم و ئەو دموکراسیت و ئەو کۆمەلگا مەدەنی کە لەوێ هەیە بریتە لەوەی کە مرۆڤ لە خۆر ئاوادا لە ئەنجامی ئەو تەکنۆلۆژی و تەتەوڕە و گەشەکردن پێکاتەوە مرۆڤ گەشتە قۆناغێک کە پێی دەگوترێت قۆناغی تاکگەرێتی ینی مرۆڤ وەکو تاک محکومە بە بیرکردنەوە لە خۆی لە ژیانی خۆی لە داهاتووی خۆی لە جلبەرجی خۆی بۆیە تۆ بەنمونەیەکی سادە بێنمەوە لە وڵاتانی خۆر ئاوادا بەنمونە لە وڵاتێکی وەکو هۆڵندا ڕەشپێستی تیاژی سپی پێست و ینی هەموو جۆرە مرۆڤێک لە هۆڵنداژی هەموو جۆرە بیرروباوەڕێکی ئاینی لێە هەموو جۆرە ئینتیمایەکی سیاسی لێە بەڵام بەیانیان کە لە ماڵەوە دێنە دەرەوە شەو کەنیوە شۆ دڕۆنەوە ماڵەوە لە ناو شەقامەکان بە تەنیژێکدا دڕۆن بەریەک ناکەون یاسایە کۆمەلگای ڕێخستووە بەڵام لە کۆمەلگای ئێمەدا ئێمە جلبەرگەکانمان لەیەکە چێ تەبیعەتمان لەیەکە چێ خواردنمان لەیەکە چێ هەڵسکۆتمان لەیەکە چێ بۆ لە بەروی تاسە مفهومی فەردانی لەناو کۆمەلگای ئێمەدا غائیبە ینی حتا هەنێک سۆسیۆلۆجی هەیە هەبوونی ژووری تایبەت بە مناڵ لە خێزاندا دەبەستێتەوە بۆی کە لەوێ دەتوانانی خوێندنەوەی بۆ ئەم کۆمەلگای ئەم کۆمەلگای مەفهومی فەردانیت تا چەند قوڵ بووتە ناو کۆمەلگانە قوڵ نەبوونەوەی مەفهومی فەردانیت لە وڵاتی ئێمەدا بەشێکی زۆر ئەم کەلتورە ئاینیە دواکەوتو لێ بەرپرسە نەک ئاین کەلتوری ئاینی دواکەوتو و هێزی ئیسلامی سیاسی وڵاتی ئێمە نوێنەراتی بوژانەوەی ئەم کەلتورە دەکات وەفوکردنەوە بەم کەلتورەدا دەکات کەواتە هێزی ئیسلامی سیاسی کاتێک دێت دیموکراسیت لە خۆر ئاوا جیا دەکاتەوە یا هەوڵ دەدات جیای کاتەوە لە شتەکانی تری ینی ئەمە یاریشی ناشرین و نازانستی دێکا یعنی ئەمە نکتەیەکێ لەم بارە دەڵێن جاریشان پیاوانی ئاینی تورکیا وەکو ئەمە من بیستومە لە ڕۆژنامەیەک عەرەبیدا خوێنمەوە جاریشان مەزموعەیەک پیاوی ئاینی لە تورکیا پاشەوەی کەناڵی شۆ دەکرێتەوە دەستنە لای ڕئیس وزەرا دادەنگم کەناڵت دابخرێ ئەو پیان دەڵێ بۆ دایخەم دەڵێن لەبەرەوەی ئەم کەناڵە بۆتە هۆی ئەوەی کە گەنجان سێری کەناڵێک دەکەن کە دایمە فلیمی خراپ لێدا بە مەقایسی پیاوانی ئاینی فلیمی خراپ بەسەم پێ ئەو فلیمانە کە لە کەناڵە تووشەکان لێدرن پێوتێتی باشە خۆ ئاسانە کۆنتترۆلەکەن لە بەدەست خۆتانە بیگۆڕن ڕەنگە تۆ دەتوانی بیگۆڕی یعنی لە دیموکراسیدا لە باشن حالەتدا کە کەناڵی خراپی اختیارت دەداتێ کۆنتترۆلێک دەخاتە بەدەست بۆی بیگۆڕی مافیۆت ناداتێت دوگمێک لە بەردەستۆ بێت دیلیتێکی خەڵکی تریژە و مافی نەبێت یعنی هاوڵاتیان تیایدا ئازادن اختیارەکان دابەش دەبن و کۆمەلگاکان مرۆڤەکان بە دوور لە هەر فشارێکی ئاینی و نائاینی سیاسی و ناسیاسی اختیاری خۆیان دەدەن و قەراری خۆیان دەدەن بۆیە بە کورتی کەواتە ئەمە ئیسلامی سیاسی دەهێوێ بیکە پێش هەموو شتێک گەمەیەشی ناشرینە و هەڵەیەشی گەورەیە و ئەمە لە ڕاستیدا نوکتەیەکی تراژیدیشە ئەوەی کە لە حزبی ئیسلامیە تاوەکو ئێستا بە شێوەیەکی بنشینەی یەکلانەوەتەوە ئەوەیە کە ئایا ئاڵۆگۆڕکردنی ئاشتیانەی دەسەڵات لەبینی ئیسلامی و ئەلمانیە تا چەند شتێکی ڕەوایە تا چەند ئامادەی قبولکردنی ئایا ئیسلامیە کە زۆرینەی دەنگ بەدەست دێنهێ دەست دەکات بە جێبەجێکردنی شەریعەت و پرەنسیپەکانی ئاینی و لە هەڵبژاردننی داهاتەوە دەدۆڕێ ئامادەیە ئەم دەسڵاتە تەسلیمی هێزێکی ئەلمانی بکە کە ئیلغای تەطبیقی شەریعەت بکە ئەمە پرسیارێکی گرنگە کە ئیسلامیەکانی کوردستان و ئیسلامیەکانی جیهانی ئیسلام بە شێوەیەکی گشتی تر وەڵامێکی وازەحان بۆ ئەم پرسیارە نییە و هەر ئەمەش واکە گومانێکی گرنگ لەسەر فکر و لەسەر بزافی ئیسلامی سیاسیە بێ بەوەی کە دیموکراسی وەکو ڕێگەیەک بەکاردێنن بۆ کۆتاییێنانی دیموکراسی بەلحاج لە هەڵبژاردنەکانی 92 ساڵی جەزائیرا کە سەرکەوتوت لێرە دیموکراسی کۆتایی دێ و ئەوە وای کرد کە سیستمی دیموکراسی جەزائیر هەم خۆی بکەوتە نێو قەیرانەوە و هەم کۆتایی بەدەسڵاتی ئیسلامیەکان بێنن و هەم ڕای گشتی نێودەوڵەتی لەگەڵ حکمی ئیسلامیانە بێت
لای هەمووان ئاشکرایە کە ئێمەی کورد لە هەرێمی کوردستان لە نیوەی ڕێگای کاروانی قۆناغی ڕزگاری نیشتیمانی داین کەوا بێت لە تەک ئەرکە کۆمەڵایەتی و مەدەنی و دیموکراسیەکانمان دنیای خەون و خۆزگە و ئامانج و هیوای و نەتەوەیی و نیشتیمانیمان لەبەردەمداماون هەر بۆ نمونە تا ئێستا زیاتر لە سەدا 30 خاچی هەرێمی کوردستان کێشەی لەسەرەوە نەگەڕاوەتەوە باوەش هەرێمی کوردستان جگەلەوەی تاکو ئەم لەحزەیە تێشی داین لە بەغدادا دانی خێر بە ئەزموونی سیاسی ئەمڕۆی هەرێمی کوردستاندا نانرێ کە هەموو ئەوانش پێویستی بەهێز و کاراکتەرگەری سیاسی کارا و بوێر و دڵسۆزان تاکو کەشتی تێکۆشانی نەتەوەیی و نیشتیمانی کوردستان بە کەناری ئارامی و دڵنیایی و سەقامگیری بگێنن لێرەوە دەپرسین ئاخۆ هێز و گروپە ئیسلامیەکانی کوردستان دەتوانن بەدیهێنەری ئەو خەونە نیشتیمانی و نەتەوەییەمان بن بەدی وێشتردا دەپرسین ئاخۆ هێز و گروپی ئیسلامی سیاسی کوردستان بەم گوتارێکی هەیەە و لە ئێستا و ئایندەی کوردستاندا دەتوانن بەم ئەرک و بەرپرسیاریەتە نەتەوەیی و نیشتیمانیە هەڵبستن بە بۆچوونی من هێزێک بۆ ئەوەی بتوانێت پێشڕەوایەتی خەباتی ناسیۆنال بکە خەباتی نەتەوایەتی بکە خۆی ناسیۆنالیزە بکە بە تایبەت لە ناو نەتەوەیەکی موسڵمانی نەعەرەبدا چکە ڕەنگە بۆ ناو عەرەب بە حکمی ئەو تێکڵاوی بەربراوی لە بینی کولتوری ئیسلامی و کولتوری عەرەبیە هەیە لە بینی بیری ناسیۆنالیزمی عەرەبی و کولتوری ئیسلامی هەیە دۆخەکە بە ئاراستەیەکی ترا بەڵام بۆ هەموو ئەو نەتەوە نەعەرەبانەی کە مسلمان و لە دەرەوەی جیهانی عەرەبیان پێویستە کۆمەڵێک پرەنسیپی سەرەکی لە ناوی هەبێ بۆ ئەوەی بتوانێت ئەمن و نەرایەتی بکە یەکەم شت پەروەردەکردنی ناسیۆنالانەی تاک لە ناو گروپە گروپ بە سروشتی خۆی کۆمەڵێک هێزی پەروەردەیی هەیە کە ئەم هێزە پەروەردەیانە دەبێتە جوڵێنەری چالشەکانی تاک لە ناو گروپ بۆ لەوێشەوە گەشەپێدانی گروپ بۆ لە پێشەوە زیاتر لەوەش بنیاتنانی خیتابی گروپ بۆ دەرەوەی خۆی و لەسەر ئەساس ئەم خیتابە دەتوانێت دنیابینی گروپێکی جاریکراو بۆ هەر مەسەلە و پرسێکی تر لە دەرەوە بنیاد بنرێ لەوانش پرسی نەتەوایەتی و پرسی خەباتی نیشتیمانی دووهەم نقاط کە گرنگە تایە هەبێ ئەویش قبولکردنی پرسی دیموکراسی و پرسی ئەلمانیەت چکە بەڕاستی هەموو خەباتێکی ناسیۆنالیستی بەبێ دیموکراسی سەری لە فاشێتەوە دەرەچێت لە دنیاە لە هیچ شوێنێکی دنیاە هیچ خەباتێکی ئازادی خوازی بەبێ دیموکراسی مانای نەبووە و هیچ خەباتێک بەبێ دیموکراسی ناکاتە منزەڵەوە نە ئەشێ ئینسانێکی ئازادیش دروستکە بۆکو فاشێت دروست دەکات نموزەی هەموو ئەو وڵاتانی کە لە بەردەستمانە لە وڵاتە چەپەکان نمونەی کۆ بە کوبا و کۆریا دوو وڵات بزوتنەوەیکی سۆشیالیستی ئازادی خوازەیە بەبێ دیموکراسی بوون توی دەوڵەتی فاشی نمونەی قەومی وڵاتە عەرەبیەکانمان هەیە کە لەبەرەوەی دیموکراسی لە سیستمی حکومانیە بۆتە جەهەنمێک بۆ تاکەکانی کۆمەدا قبولکردنی دیموکراسی نەک تەنها وەک سندوقی انتخابات وەکو فەلسەفەیەکی پەروەردەیی بۆ ژیانی کۆمەڵایەتی وەکو فەلسەفەیەکی پەروەردەیی بۆ بنیاتنانی تاک بۆ گۆڕینی سیستمی پەروەردە بۆ دروستکردنی ئابووری ئازاد و بازاڕی کراوە مەرجێکی گرنگە هەروەها بنیاکردنی ئەلمانیەت چکە کاتێککە نەتەوە باڵادەست دەبێت و شۆڕشی نەتەوە شۆڕشی نیشتیمانی سەرکەوتوو دەبێت ئەگەر نەتەوە ئینقلاب بکە بەسەر دەوڵەتدا کارەساتێکی گەورەیە و هەر کاتێک نەتەوە ڕەمزی سیاسی دەوڵەت بوو و دەوڵەت بەلایەن نەبوو بەرامبەر بنەتەوە کارەساتێکی گەورەیە وەکو وایان بێلایەن نەبێ بەرامبەر بە دین دەوڵەتی نەتەوەی وەکو دەوڵەت دینی وایە چکە لایەندارە بەرامبەر بەوە بۆ ئەوەی تۆ دەوڵەتێک خۆشگوزەران و دەوڵەتێک دەبێت لە ئاستی ژیانێکی شەرەفمەندانە و کەرامەتمەندانەیە بێ بۆ ئینسان پێویستە دەوڵەتێکی ئەلمانی بێ بەمانە بێلایەن بێ بەرامبەر بنەتەوە بۆی تورکمان و کورد و هەتا دوایی کێشەی دەوڵەتی بەعەس لە عێراق بوو دینی نەبوو بەڵکو دەوڵەتێکی لایەندار بوو بەرامبەر بنەتەوەی عەرەب و هەموو ئەوانەی داوای ئازادی خوازیانە کرد بە ناوی دژاتیکردنی نەتەوەی عەرەبەوە و بەناوی پاراستنی سەروەرایەتی نەتەوەی عەرەبەوە قەت و عام و جینۆساید دەکرا بۆیە پێویستی هێزی نیشتیمانی هێزێکی ئەلمانی بێت ئایا ئیسلامی سیاسی کاری لەسەر ئەمە کردووە چۆن بزانین توانیوێتی ئەم شتانە بکە بە باوەڕی من بۆی بزانین دەبێت سەیری هەم ئاستی پراکتیکی گروپە ئیسلامەکان بکەین هەم ئاستی خطاب و فکریان بکەین دەبێت بپرسین ژمارە ئەو کتێبانە چەندە کە ئیسلامی سیاسی و گروپی ئیسلامی بەرهەمی هێناوە بۆ ڕیفۆرمکردنی فکری ئیسلامی
ژمارە ئەو کتێبانە چۆنە کە باس لە قبولکردن و تەبایی دیموکراسیەکە لەگەڵ ئیسلامە ژمارە ئەو کتێبانە چۆنە کە پەروەردەی ناسیۆنالیانەی تاک لەناو گروپی ئیسلامیا بەهێزەکە ژمارە ئەو کتێب و مەکتەبانە چۆنە کە باس لە قبولکردنی جیاوازیە تاکە کەسی و فکری و ئایدۆلۆژی و دینیەکانەکە لە کوردستانە وەڵامی ئەم پرسیارانەی وامانە دەکا وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە کە ئایا گروپی ئیسلامی دەتوانێت لەدەوریاتی بزوردنەوەی کوردایەتی بکات یان لە ئەساس گروپێکی ناسیۆنالیستی نییە لە ئەساس لە کێشە ناسیۆنالیستەکان و سەرچاوی نەگرتووە تا ئیدعای بەرگریتنی کێشە ناسیۆنالیستەکان دعاکانی ڕاست بێ یعنی لە بنچینەدا ئەم هێزە باشە ناسیۆنالیزم بریتە لەوەی کە تۆ واز لە دوو جۆر لە ئینتیما بینی ئینتیمایەک وەکو هۆرکایمر باسی دەکات لە خواردنەتەوەیە و ئینتیمایەک لە سەرونەتەوەیە ینی مرۆڤ کە ئینتیمایەکی ناسیۆنالیستی بۆ دروست دەبێت دەبێت ئینتیمای خێڵ و عەشیرەت و بنەماڵەی بەجێ هێشت بێ نەگوازی لێهێنا بەجێ هێشت بێ بۆ ئینتیماینەتەوەی یان ئینتیمانەتەوەیەکە بەلایەوە گەورەتر بێ ئەمە مەرجێک لە پێشمەرجەکانی ناسیۆنالیزم پێشمەرجی دووەم ئەوەیە کە نابێت تۆ ئینتیمایەکی بان نەتەوەی تبێ یعنی بەڵام هێزی ئیسلامی سیاسی من و تۆ بە برای خۆیان نازانن براکانیان ئەوانن کە لە هاو عەقیدە و هاوبیر باوەڕیانن جا ئەفغانی بن پاکستانی بن هیندی بن یا لە کشمیر بن یا لە سۆماڵ بن بەڵام لە گوتاری ناسیۆنالیزمدا با بڵێن ئەگەر ڕاست بێن تەقریبان براکان ئەوانن کە هاونەتەوە من جا هەر بیر و باوەڕێکی دینی هەیە هەر ئینتیمایەکی سیاسی هەیە و هەر تێگەشتنیشی هەیە بەڵام لە گوتاری ئیسلامی سیاسیدا بۆ ئیسلامی سیاسی لە ئەساسدا مەشروعی نەتەوەی نییە وەکو لە ڕووی تیۆریەوە لە ڕووی پراکتیکیشەوە مێژووی ئێمە کە مێژووی کیفاح و تێکۆشان و خەباتی نەتەوەیە بەتاڵە لە گروپی ئیسلامیانی کە بێن لە ساحەکەدا بوون ینی مێژووی ئێمە یەک داستانی ئیسلامی گروپی ئیسلامی سیاسی کە مێژووی ئێمە بە هەزاران داستانیتە داستانێکیان نییە ئەمە ئەگەر بڵین لە مێژوودا نەش بوو بن بووە محاسبەیان نەکەن لەسەر شتێک کە کاتێک ئەوان نەبوون کە هەبوون مثلا گروپی ئیخوانی مسلمین کە ئەمڕۆ یەکگرتووە هەبووە بنمونە کەس ناتوانێت لە پەنجاکان و ئەوان لە کوردستان دەبوونیان نەبووە بەڵام ئەگەر لەسەر ڕۆژ لێ پرسیینەوە نەکەین بڵێن قەیناکە ئەمە گروپانە بوونیان نەبووە یا مەثەن ئەمە اختیاریان بە اختیارێکی باش نزانیوە بەڵام ئەمە ئەگەر واقعەکە ئەمە لە ڕووی واقعیەوە داستانێکیان نییە با بڵین و لە ڕووی یا ڕوبەڕووبوونەوەیشان نەبووە لەگەڵ داژیکەراندا و لە ڕووی تیۆریشەوە 100% ناکۆک دێتەوە بۆ ئەم پێم وانە ئیسلامی سیاسی ئەم دیعایەشی ڕاست بێ کە ئەو دەتوانێت بەرگری چێشەنەتەوە یەکان بۆ ئەوە هاتۆ بەرگری چێشن بەڵێ ڕەنگە جارجارە بتوانە بەرگری چێشەنەوەکان بکە بەڵام بەرگریکردنی چێشەنەتەوەیەکان استراتیژی ئەو نییە بەرگریکردن لە بیر و باوەڕ ئاینیەکان استراتیژی ئەوە کە ئەمە لە ڕاستیدا هەتا ئەو جێ دروستە کە تێکەڵ بە سیاست نەکرێت کە تێکەڵ بە سیاست کرا هەم وەکو وتم هەم زیان بە سیاست دەگەێنێ هەم زیان بە بیر و باوەڕ ئاینیەکان دەگەێنێت چکە پۆلێنکردنە سیاسەکان دەبنە پۆلێنکردنە ئاینیەکان بە نمونە لە کۆمەلگایەکدا ئەگەر سێ گروپی ئیسلامی سیاسی هەبێ یعنی تۆ سێ ئیسلامیشت هەیە سیاست نەیتوانی و لە هیچ شوێنێکی دنیا هەڵگری پرۆژەیەکی نەتەوەیی بێ ئەمان هەڵگری پرۆژەیەکی ئاینین وەکو وتم ئەمان لە ڕاستیدا چەند گروپی ئیسلامی هەیە ئەوەندە ئاینەشتەیە بە نمونە تۆ گروپی ئیسلامی هەیە بە ئاەت و حەدیث پێ دەڵێ دیموکراسی کوفرە گروپی ئیسلامی هەیە بە ئاەت و حەدیث پێ دەڵێ ئیسلام دیموکراسیەتی حەقە لە ئیسلامدا گروپی ئیسلامی هەیە دەڵێ خۆتەقانەوە لوتکەی دینداریە هەمانە گروپی ئیسلامیش هەیە بە ئاەت و حەدیث پێ دەڵێ ئەم کردوانە کردەوەی تیرۆریستین و ئەمانە تاوانبار و جەلادن هەردووکیشان بە ئاەت و حەدیث بە تێکستی دینی قسە لەگەڵ دەکات کێشەکە لە تێکستە دینیەکاندا نییە لە مەرامی ئەو گروپانەدا کە مامەڵ لەگەڵ تێکستە دینیەکان دەکەن و لەو میکانیزمەدا کە مامەڵی پێ لەگەڵ تێکستە دینەکان دەکرێت بۆیە من کە دەڵێم تێکەڵکردنی دین و سیاست ئەم کارەساتەی دەکەوێتەوە کارەساتە بۆ سیاست و کارەساتیشە بۆ دین و ئەمە دایان نمونەمان هەیە سۆماڵی دوێنێ بەرمونەوە بگرین جاران ئەفغانستانمان دەکرد بەرمونەیە حەقە سۆماڵ بینەوە بەرمونە هیچ پرۆژەیەکی یەک پرۆژەی ئاینی بەدەستەوەی لە پێناوی من پێم وایە لە پێناوی زیینوکردنەوەی دەوڵەتی خلافەتی ئیسلامیە ئیژەکە یەک من پێم وایەوە چەند جاری تریش و لە بۆنەی تریشە ئەوم دووپات کردوێت و ئێستش ئێڵێمەوە گوتاری ئیسلامی سیاسی ئاش بە ئاوی گوتاری شۆفێنێتی عەرەبیاکە و ڕووەکەی تری خیتابی سیاسی نەتەوەیی عەرەبیە و
لە دوای شکستێنانی گوتاری سیاسی ناسریەت و لە دوای شکستێنانی گوتاری سیاسی حیزبی بەعسەوە ئیسلامی سیاسی لەژێر خیتابی عروبی لەژێر پەردەی ئیسلامی سیاسیە جارێکی تر خۆی بەرهەمهێناوە. پێم وایە ئیسلامی سیاسی هەروەکو میتۆد ئەو میتۆدە ئەو منهەجە فکری کە ئیشی لەسەرەکە لە بنەڕەتا بڕوای بەشتێنێ ناوینەتەوەیی بێ. ئەگەر تۆ بگەڕێتەوە بۆ دەغڵێ لا فەرق بین عەرەبی و عەجەمی إلا بالتەقوى. یعنی فەرق نییە لە بینی نەتەوەیەک و نەتەوەیەکی ترە. لە سایی چ هێزێکی ئیسلامیە، لە سایی چ دەوڵەتێکی ئیسلامیە مافی ڕەوای میلەتان یا میلەتی ژێردەستە یا میلەتی ستەمدیدە زوڵم لێکراو جێبەجێ بۆ سەیری سۆدان و جنوبی سۆدان بکە. ئەو دەوڵەتێکی ئیسلامیە. سەیری وڵاتانی تر بکە لە شوێنانی تریش تەماشا بکە. ئەوان کە 100% دەوڵەتی ئیسلامین تەماشا بکە بزانە کامیان توانیان. ئەوان خۆیان بڕایان بەشتێ نیە چونکە ئەوان بڕایان بە یەکشت هەیە. مافی نەتەوە لای ئەوان لە منهەجی ئیسلامیان لە منهەجی ئیسلامی سیاسیان نەتەوە یەک نەتەوەیە. ئەویش نەتەوەی ئیسلامە کە پێوتێ ئومەی ئیسلامی. وابێ پەیڕەوی یەک زمان بکە، ئەویش زمانی عەرەبیە لەبەر ئەوەی زمانی قورئانە و زمانی قەبرە و زمانی قیامەتە. ئیزەن تۆ یەک خەسڵەتی نەتەوەیی لە میلەتی ستەمدیدی ژێردەسەڵاتی خۆ دەسێنیتەوە یان لە میلەتەکەی خۆ دەسێنیتەوە لە پێناوی ئەوە چونکە میتۆدی دینی تەقدیسی زمانێکەکە کە زمانی نەتەوەی خۆت نییە. ئەمە چیە گەیەنێ؟ ئەمە ئەوە گەیەنێ کە ئەساسەن بڕوای بە مافی نەتەوەیی نییە. ئەمە یەک. ئیسلامی سیاسی دووهەم نقطە ئەوەیە ئیسلامی سیاسی بە درێژایی تەمەنی خۆی لە کوردستانە پێگەی نەبوو. هەلومەرجێک هاتۆتە کایەوە لە دوای ڕاپەڕینەوە بە ڕاستیەکەی هاتۆتە کایەوە کە ئێمە ئەتوانین بە ڕاشکایی بڵێن هێزە دەسەڵاتدارەکانی کوردستان بۆ خۆیان دەوریان لەوە هەبووە ئەوە یەک و ظروفی ئیقلیمیش دەوری هەبووە لەوە زائیدەن کۆمەڵێ فاکتەری تری مەوزوعی هەیە هێناو نێتێکایەوە ئەمانەی لێ دەرچن ئیسلامی سیاسی توانای ئەوەی نەبووە بە درێژایی تەمەنی خۆی لەسەر مەسرحی سیاسی لەسەر شانۆی سیاسی لە کوردستانە لە ئەرزی واقعە خزمەتێک بە دۆزی نەتەوەی کورد بکەوە نەشی کردووە و لەمە دواژنایکە و ئەوەشی کە ئێستا ئەیکات و ئەوەی کە باز لە مەسئلەی نەتەوەی کوردەکە و باز لە مافی نەتەوەی کورد و شەرعیەتی مافی نەتەوەی کوردەکە بەڕاستیەکەی لەوە بەولاوە کە دروشمێکی سیاسیە بە مەبەستی عوام فریوی پێوترێکە بە مەبەستی هەڵخەڵەتانی خەڵق بە مەبەستی ئەوەی لە هێز و توانای نەیارە سیاسیەکانی خۆی لە کوردستانە کەم بکاتەوە و بۆ خۆی پێگەیەکی بە قووەتر پیا بکات لەوە زیاتری مەبەستێکی تر.